سڵاوتان لەبێت. حاڵەتەکانی هەڕەشە و کوشتن و ئەشکەنجەدان لە هەرێمی کوردستان زیادی کردووە. هەندێک جار تۆمەتبار دەدۆزرێتەوە و دەستگیر دەکرێت، هەندێک جاری دیکەش دەربازیان دەبێت. بەشێک لەو تاوانانە لە ڕێگەی چەکەوە ئەنجام دەدرێن کە دیسانەوە بەشێکیان بێمۆڵەتن و بەشێکی دیکەشیان مۆڵەتیان هەیە، بەڵام بۆ کاری شەخسی بەکاردەهێنرێن. بوونی چەکی بێمۆڵات لە هەرێمی کوردستان یەکێکە لەو کێشانەی تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە بنبڕی بکات. لەگەر هەر هەڵکشانێکی ڕووداوەکانی کوشتنیشدا لایەنی پەیوەندیدار دێنەوە قسە و داوای سنووردارکردنی چەک هەڵگرتن دەکەن. بەڵام ئەم جارەیان حکوومەتی هەرێم جیاواز لە جارەکانی دیکە داواکاریەکانی ئاراستەی حیزب و لایەنە سیاسیەکان دەکات. هاوکات لەگەڵ ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژەی دواییدا وەزارەتی ناوخۆ ئەمڕۆ ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و پێنج داواکاری خستۆتە بەردەم حیزب و هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەکو ئەوەی دان بەوەدا بنێت ئەوانەی چەک هەڵدەگرن و تاوانی پێدەکەن سەر بە حیزب و لایەنە سیاسیەکان بن. وەزارەتی ناوخۆ لە خاڵی یەکەمدا داوا لە حیزب و لایەنە سیاسیەکان دەکات بەشداری لە هەڵمەتەکانی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و ئەندامەکانیاندا بکەن تاوەکو لە کاتی زۆر پێویستدا نەبێت چەک لە ماڵەوەدا نەنێن و چەکی بێمۆڵەتیش هەڵنەگرن. وەزارەتی ناوخۆ دەڵێت گونجاو نییە چەک لە ماڵاندا بوونی هەبێت مەگەر لە کاتی زۆر پێویستدا نەبێت. لە خاڵی دووەمدا وەزارەتی ناوخۆ دەڵێت پێمان باشە حیزب و لایەنە سیاسیەکان ئەندام و لایەنگرانیان ئاگادار بکەنەوە کە ئەوانەی چەکیان هەیە بە گوێرەی یاسا و ڕێنمایە بەرکارەکان خۆیان بگونجێنن. وەزارەتی ناوخۆ لە خاڵی سێیەمدا داوا لە حیزبەکان دەکات میدیاکانیان بخەنە خزمەتی پرۆسەی بڵاوکردنەوەی هۆشیاری ناتوند و تیژیەوە تاوەکو هانی هاوڵاتیان بدەن ناکۆتیەکانیان لە ڕێگەی دادگا و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیانەوە چارەسەر بکەن و پەنا بۆ چەک و تند و تیژی نەبن. یەکێک لەو دیاردانەی ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستان بوونی هەیە و حیزب و بەرپرسانی باڵای لە پشتەوەیە بریتیە لە دابەشکردنی چەک و دەمانچە لە بۆنە جیاوازەکاندا. ئەو بەرپرسانە بە تایبەتی لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردندا دەمانچە و چەکی جۆرا و جۆر وەکو دیاری دەبەخشنە ئەندام و لایەنگرانیان. لەو بارەیەوە وەزارەتی ناوخۆ لە خاڵی چوارەمی ڕاگەیەنراوەکەیدا داوا لە حیزب و لایەنە سیاسیەکان دەکات کۆتایی بەو دیاردەیە بهێن و چی دیکە چەک و دەمانچە و کلاشینکۆف لە هیچ بۆنەیەکدا نەبەخشنە ئەندام و لایەنگرەکانیان. خاڵی پێنجەمی داواکاریەکانی وەزارەتی ناوخۆی هەرێم پەیوەندی با چەک هەڵگرتنی پاسەوانی حیزب و لایەنە سیاسیەکانەوە هەیە. وەزارەتی ناوخۆ داوا دەکات لە پێناو کەمکردنەوەی دەرفەتی تاواندا حیزبە سیاسیەکان کۆگای هەڵگرتنی چاک لە بارەگاکانیاندا دروست بکەن تاوەکو پاسەوانەکان تەنها لە کاتی ئەرێکدا چەکیان پێبێت و لەگەڵ خۆیاندا نەیبەنەوە ماڵەوە. ئەم ڕاگەیەنراوەی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان پاش ئەوە دێت لە کاتژمێرەکانی ڕابردوودا چەند حاڵەتێک ڕوویان داوە پەیوەندی با هەڵگرتنی چەکەوە هەبووە. شەوی ڕابردوو لە شاری هەولێر لە ئاکامی ڕوبەڕووبوونەوەی نێوان هێزێکی ئەمنی شاری هەولێر و باندێکی مادەی هۆشبەردا منداڵێک بە گولا گیانی لەدەستدا. هەر شەوی ڕابردوو عەلی سیاسی چالاکی مەدەنی لە شاری هەولێر بە گوتەی کە سوکارەکەی ڕفێنراوە بەڵام ئەم بەیانیە ئاسایشی هەولێر گوتی ئەو کەسە بەهۆی داڵدەدانی بکوژێکەوە دەستگیر کراوە. خواتان لەگەڵ.